سەبارەت بە دابینکردنی موچە ڕوونکردنەوە دەدرێت. کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاشکرا کرا. کۆنسڵخانی ئەمریکا ڕوونکردنەوەی لەسەر ئەو هێرشە بڵاو کردەوە کە کرایە سەر شاری هەولێر. لاتی وەرنیوز سڵاوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. جەمال کۆچەر ئەنجامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پێشبینی دەکرێت نرخی نەوت بۆ $70 دابەزێت. ئەمە بە واتایەوە دێت نەوتی عێراق بە بڕی $5 بۆ $7 لە بازاڕی جیهاندا دادەبازێت. ئەگەر نرخی نەوت بگاتە $60 کاریگەری لەسەر ئابووری عێراق دەبێت، بەڵام حکوومەت دەتوانێت موچە دابین بکات، چونکە سەرچاوی تری داهاتیەیە کە زیاتر لە $90 میلیارد دەخەمڵێنرێت. عێراق ڕۆژانە نزیکەی 4,250,000 بەرمیل نەوت دەفرۆشێت. ساڵانە بۆ موچە پێویستی بە نزیکەی 54 تریلیۆن دینارە. بۆیە دابەزینی نرخی نەوت کاریگەری لەسەر موچە نابێت، بەڵام بە شێوەیەکی گەورە کاریگەری لەسەر ئاوەجانکردنەوە وە بەرهێنان دەبێت. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕێکەوتن لەسەر واتەیە ئاشکرا دەکات کە بەختاوەرێم لەسەری کۆکن بۆ ئەوەی ڕۆژە هەڵبژاردن دیاری بکرێت. فەوزیە ریری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم ئاشکرای کرد لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕێکەوتون بۆ ئەوەی لە 19 بۆ 30 یاری ئەم ساڵ وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری بکەین. وتیشی هێشتا ڕۆژەکە بە دیاریکراوی یەکلا نەکراوەتەوە، بەڵام لە نێوانەوە ماوەیەدا ڕۆژێک دیاری دەکرێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لێدوانەکەی هەریری لە کاتێکدایە بڕیار بوو ڕۆژی 25 شوباتی ئەم ساڵ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەژێر سەرپەرشتی ڕاستەخۆی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام بدرێت، بەڵام کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ڕایگەیاند ناتوانن لەو وادەیەدا هەڵبژاردن بەڕێوە ببەن. کۆنسڵخانی ئەمریکا لەبارەی هێرشەکە ئێران بۆ سەر هەولێر ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە ڕایگەیاند هیچ زیانێکیان بەر نەکەوتووە. لە ڕاگەاندراوەکەی کۆنسڵخانی ئەمریکا لە هەولێر داهاتووە بە توندی دانەی هێرشە پڕ توند و تیژی و بێماناکانی ئەم دوای ئێران دژی هاوڵاتیانی مەدەنی هەرێمی کوردستان و هێرشە درۆنیە بەردەوامەکانی سەرتاسەری ناوچەکە دەکەین. دەشڵێت سەرخۆشی خۆمان ئاڕاستەی کە سوکاری قوربانیەکان دەکەین و هیوای چاکبوونەوەی خێراش بۆ هەموو ئەوانەی بریندار بوون دەخوازین. باسی لەوەش کردووە دانەی پێشێلکردنی ئاشکرای سەروەری عێراق لەلایەن ئێرانەوە دەکەن لە بەرامبەر هەموو هەواڵە نادروستانەی لە ڕاگەاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوونەتەوە. دەمانەوێت ڕوونی بکەینەوە کە لە هێرشەکانی ئێران لە 15 کانونی دووەمدا هیچ ناوەندێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیانیان بەر نەکەوتووە. سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.